کێشەیەکی زۆر گەورەیە بەڕاستی بۆ بژێوی ژیانمان هەڵبەتە لێرە کۆبوونەتەوە بۆ حەق و مافی خۆیان کۆبوونەتەوە ئێمە لە مانگی یەکەوە موچەمان وەرنەگردووە ئەوە 4 مانگەوە 17 ڕۆژە ئێمە لێرە چاوەڕێن هەر ئەمڕۆ بەیانیمان پێکرێ بۆ حەق و مافی خۆمان بەداخەوە تا ئێستا ئەو کێشە چارەسەر نەکراوە. باشە ئێوە وەک ئاماژ پێکردات لە 4 مانگی هەمووشتان وەرنەگرتووە تاکەی بەردەوام دەبن لە داواکاری لە خۆپشاندان. داواکارەکەی ئێمە ئەوەیە حتا ئەو موچەمان بۆ دابین نەکرێ کێشەی موچەمان بۆ چارەسەر نەکرێ بەردەوام ئەبین. باشە ئێوە ئەمڕۆ لە بەردەم تەندروستی گەرمیان گرتبنەوە لایەنی پەیوەندی تا چیشان پێڵەن ڕۆشتە لایەن؟ بەڵێ بە هەموو هەوڵێکە هەوڵی خۆیانیان داوە بەڵام نازانین کێشەکە لەکوێیە بەڕاستی لە وەزارەتی تەندروستیە ئەڵێن لە وەزارەتی تەندروستیە بەڵام ئەگەر لە وەزارەتی تەندروستیە بۆ وەزارەتی تەندروستی ئەوها ئەم گرفتە بۆ کرا کار دروست ئەکا یعنی ئەمانەیە بزانین هۆکارەکەی چییە تۆ 4 مانگ و 17 ڕۆژ موچە وەرنەگری ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە بەڕاستی بۆ بژێوی ژیانمان.